معالي وزير بەڕێز وەزیری بازرگانی مستەفە نزار العانی بەخێر بێیت بۆ دەنگی ئەمریکا لە واشنگتن بەدوای چ دەرفەتێکدا دەگەڕێن؟ ئەم سەردانە لە ڕاستیدا خاڵێکی مێژوویە لە مێژووی پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم سەردانە گرنگێکی تایبەتی هەیە چونکە چەندین بابەتی استراتیژی لەخۆ دەگرێت کە ئامانجیان فراوانکردنی هاوبەشی ئابووری و بازرگانی و هاوبەشەکانی وەبەرهێنانە، هەروەها دروستکردنی پەیوەندێکی بەردەوامە کە سوودی هەردوو وڵات بپارێزێت. ئەم گەشتە دەتوانێت ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم کۆبوونەوانەی ئەمڕۆ ئەنجام دەدرێن دەتوانرێت بگۆڕێت بۆ هەنگاوی کردداری لە ڕێگەی بەهێزکردنی هاوبەشی ئابووری کە سەرۆکی حکوومەت لە گفتوگوکانی لەگەڵ سەرۆکی ئەمریکا جەختی لێکردوێتەوە. ئامانجمان دروستکردنی هاوبەشێکی ڕاستەقینە و قوڵە کە بوارە جیاوازەکان بگرێتەوە، بە تایبەتی بواری وزە، پیشەسازی نەوتی و هەروەها هەموو ئەمانە بە هاوکاری لەگەڵ کۆمپانیا نەوتیە ئەمریکەکان دەبێت. بوارەکانی تر کە پەیوەندیان بە گەشەپێدان و ئابووریەوە هەیە بەشێکی گرنگن لە ڕێکەوتنەکان. ئەو ڕێکارانە چین دەگەڕێنە بەر بۆ ئەو بازرگان وەبەرهێنەری ئەمریکیانەی کە دەیانەوێت لە عێراق کار بکەن. لە قۆناغی ئێستادا گرنگی ماداوە بە سادەکردنەوەی ڕێکارەیە کارگەڕیەکان و نوێکردنەوەی ئەو یاسا و ڕێسانەی کە چاودێری چالاکی ئابووریەکان دەکەن. لەو چوارچێوەیەدا ئەنجومەنی وەزیران لە چەند ڕۆژی ڕابردوودا پرۆژەیەکی یاسایی بۆ چاکسازی یاساکانی ئابووری تاوتوێ کردووە. ئەم پرۆژەیە ژمارەیەکی زۆر لە یاساکان دەگرێتەوە کە پەیوەندیان بە باج، گومرگ، تۆمارکردنی کۆمپانیاکان و چەندین بابەتی گرنگی تر هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر بازرگانان، هاوردەکاران و وەبەرهێنەران هەیە. لە هەمان کاتدا لە دەستگای بازرگانی هەنگاوی گرنگمان ناوە لە بواری گۆڕینی سیستەمە کارگەڕیەکان بۆ شێوەی ئەلکترۆنی. یەکێک لەو هەنگاوانە دروستکردنی سەکۆیەکی ئەلکترۆنیە بۆ پشکنینی دابینکەرانی کاڵا بۆ عێراق لە هەموو وڵاتانی جیهان و دڵنیابوون لەوەی کە سەرچاوەی ڕاستەقینەی کاڵاکان لەکوێوەیە. ئەم سەکۆیە یارمەتی پاراستنی بەکارهێنەران دەدات، شەفافیەتی پرۆسەی هاوردە زیاد دەکات و هەروەها پشگیری لە هەوڵەکان بۆ ڕێگرتن لە شۆردنەوەی پارە و کارە ناسایەکان دەکات. هەروەها سەکۆیەکی تری ئەلکترۆنیمان دامەزاندووە بۆ دەرکردن و پشتڕاستکردنەوەی بەڵگەنامەکانی سەرچاوەی کاڵا و پسوڵە بازرگانیەکان. ئەمڕۆ هاوردەکاری عێراقی پێویستی بەوە نییە بچێت بۆ نووسینگە بازرگانیەکان یان نوێنەراتەکانی عێراق لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کارەکانی تەواو بکات. هەموو پرۆسەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە ئەنجام دەدرێت. تەنانەت پارەدانەکانیش بە شێوەی ئەلکترۆنی دەکرێن و زۆرجار تەواوکردنی کارەکان تەنیا چەند کاتژمێرێک دەخایەنێت. ئەم شێوازە دەبێتە هۆی خێراکردنی کارە بازرگانیەکان، کەمکردنەوەی ئاڵۆزی کارگێڕی، زیادکردنی شەفافیەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵی. دکتۆر، قەبارەی ئاڵوگۆری بازرگانی نێوان عێراق و ئەمریکا لە ئێستادا چەندە؟ کۆی قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئەمریکا لە ئێستادا زیاتر لە 8 میلیارد دۆلارە. ئەم بڕا لە هاوردە و هەناردە پێکهاتووە، بەڵام بەشێکی زۆری هەناردەکان پەیوەندی بەنەوتەوە هەیە. بێگومان قەیرانی دوایی لە تەنگەی هورمز و جەنگی ناوچەکە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر جوڵەی هەناردەکردنی نەوت داناوە. ئەمە کاریگەری لەسەر قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی هەبووە. بەڵام لە هەمان کاتدا کار لەسەر دۆزینەوەی هەڵبژاردە و چارەسەری استراتیژی دەکەین بۆ دڵنیابوون لە بەردەوامی بازرگانی و جۆرا و جۆرکردنی ڕێگەکانی هەناردە. ئەم بابەتە یەکێک بوو لەو بابەتانەی کە لە کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی تاوتوێکرا. تێیدا باز لە ڕێبازێکی نوێ بۆ هەناردەکردن و هاندانی کۆمپانیا ئەمریکەکان بۆ ئەوەی لە بوارەدا بچن لە عێراق وەبەرهێنان بکەن گفتوگۆ کرا. کەواتە ئایا ئێوە هیوادارن کە قەبارەی ئاڵوگۆری بازرگانی لە داهاتوودا زیاد بکات؟ بەڵێ، بە دڵنیاییەوە هیوادارین ئەوە ڕوو بدات.
هەنگاوی جدی لەلایەن عێراقەوە بۆ گەشەپێدانی پەیوەندی ئابووریەکان لەگەڵ ئەمریکا هەیە. هەروەها دەرفەتی زۆر بۆ بەرهێنان لە بوارە جیاوازەکان هەیە، وەک ووزە، بازرگانی، پیشەسازی و گۆڕینی سیستەمەکان بۆ شێوەی ئەلکترۆنی. ئێمە کار دەکەین بۆ دروستکردنی ژینگەیەکی گونجاوتر بۆ بەرهێنان و بەهێزترکردنی هاوبەشی لەگەڵ کەرتی تایبەتی ئەمریکا، بۆ ئەوەی ئاڵوگۆڕی بازرگانی زیاد بکات و بەرهێنەرانی زیاتر بۆ عێراق ڕابکێشرێن. بەڕێز وەزیر، یەکێک لە گرنگترین بابەتەکانی کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتی عێراقی هەیە بابەتی فۆرمی خۆراکە. داهاتووی فۆرمی خۆراک چی دەبێت؟ بابەتی خۆراک یەکێکە لە گرنگترین ئەرکەکانی دەستگای بازرگانی، چونکە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەموو خێزانێکی عێراقیەوە هەیە. دڵنیایی بە هاوڵاتیان دەدەین کە ئاسایشی خۆراک لە عێراقدا جێگیرە، بە تایبەت گەنم. تا دوێنێ بڕی گەنمی کۆکراوە لە کۆگاکانی دەستگای بازرگانی گەیشتووەتە نزیکەی 4,500,000 تەن، جگە لاو بڕی کە لە ساڵی ڕابردوو ماوەتەوە. ئەمە کۆگایەکی ستراتیژی باش دابین دەکات و دڵنیایی لە بەردەوامی دابینکردنی خۆراک دەدات. هەروەها پرۆسەی وەرگرتنی بەرهەمی کشتتوکاڵی بە ئارامی بەردەوامە و بەپێی پلانەدانراوەکان بەڕێوە دەچێت. ئەمساڵ دەستگاکە سیستەمی تۆمارکردنی پێشوەختەی جوتیارانی جێبەجێ کردووە بۆ ئەوەی لە کاتی فرۆشتنی بەرهەمەکانیان ڕێکارەکان ئاسانتر بێت، چاوەڕوانی کەمتر بێت و بەرهەمەکان بە خێرایی و کارەمەیی پێشکەش بکەن. هەروەها بابەتی پارەی جوتیاران یەکێکە لەو بابەتانەی زۆر گرنگی پێدەدرێت. ئایا چارەسەری بۆ ئەم کێشەیە دەکرێت؟ بەڵێ، ئەم بابەتە زۆر گرنگە بۆ حکوومەت و دەستگای بازرگانی. هەماهەنگی بەردەوام لە نێوان دەستگای بازرگانی، دەستگای کشتتوکاڵ و دەستگای دارایی هەیە بۆ چارەسەرکردنی پارەکانی جوتیاران و دڵنیابوون لە گەیاندنی مافەکانیان بە پێی ڕێکارە دیاریکراوەکان. ئێمەم پارانە بە مافێکی سەرەکی جوتیاران دەزانین، چونکە هۆکارێکی گرنگن بۆ بەردەوامیدان بە بەبەرهێنان و بەهێزکردنی سیستەمی ئەمنی خۆراک. جوتیار ستونی سەرەکی ئەم بوارەیە و پشگیری لێکردن لە جوتیار واتە پشگیری لە خۆراک و داهاتووی وڵات. بەخواستی خوا دوای گەڕانەوەمان لەم سەردانە دەست بە دابەشکردنی پارەی نوێ بۆ جوتیاران دەکەین و لە چوارچێوەی بەرنامەی ڕێکخراو دەبێت بۆ پارەدان. ئایا شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت؟ ئەمەش هەموو جوتیارانی عێراق و هەرێمی کوردستان دەگرێتەوە. جوتیارانی هەرێمی کوردستانیش وەکو جوتیارەکانی پارێزگاکانی دیکەی عێراقن. ئایا عێراق توانیەتی لە بەرهەمی گەنم و برنجدا پشت بە بەرهەمی خۆی ببەستێت یان هێشتا پێویستی بە هاوردەکردنی هەیە؟ بەڵێ، لەم ساڵەدا هەنگاوی گرنگمان ناوە بۆ پشگیری لە بەرهەمی کشتتوکاڵی و لە جوتیاران. دەرگای وەرگرتنی بەرهەمی گەنم و برنج لە سایلۆکان کراوەتەوە و پشتیوانی پێویست بۆ جوتیاران دابین کراوە لە ڕێگەی بەشە پەیوەندیدارەکانی دەستگای بازرگانیەوە. ئەم هەنگاوانە ئامانجیان بەهێزکردنی بەرهەمی ناوخۆ، پشگیری لە کەرتی کشتتوکاڵ و زیادکردنی توانای خۆراکە لە وڵاتدا. هەروەها دەستگای بازرگانی هەنگاوی ناوە بۆ کردنەوەی دەرگای هاوردەکردنی پێکهاتەی پێویستی کشتتوکاڵ، بە تایبەت پەینی کیمیایی کە جوتیاران پێویستیان پێیەتی. ئامانج لەوەیە کە پەین بە نرخێکی گونجاو بەردەست بێت، ڕکابەری لە بازاردا زیاد بکرێت، یارمەتی جوتیار بدرێت و کوالیتی بڕی بەرهەم زیاد ببێت. لە وزارەتی بازرگانی بابەتی فۆرمی خۆراک هەمیشە بە کێشەی گەنجەڵیەوە پەیوەست بووە. چۆن ئەم بابەتە چارەسەر دەکەن؟ چه هەنگاوێک دەنێن؟ ئێمە لە پشتی سەرۆکی حکوومەت دەوەستین لە شەڕی دژی گەندەڵی، چونکە لە ناوبرنی ئەم دیاردەیە و داخستنی ئەم بابەتە بە تەواوی بنەمای گەشەپێدان و پەرەپێدانی وڵاتە. ڕێگریکردن لە گەندەڵی دەرفەت بۆ هاوبەشی و وەبەرهێنەرانی ڕاستەقینە دەکاتەوە. متمانەی وەبەرهێنەران زیاد دەکات. لە یەکەم ڕۆژەکانی دامەزراندنی ئەم حکوومەتەوە سەرۆکی حکوومەت ئاراستەی دامەزراوەی چاودێری و دەستپاکی کردووە کە تیمە چاودێریەکان لە ناو دەستگاکانی حکوومەت
پێک بهێنرێن و پشکنین بۆ گرێبەستەکان بکەن. ئەم پشکنینانە هێشتا بەردەوامن، چ گرێبەستەکانی پەیوەندیدار بە فۆرمی خۆراک بێت یان هەر بابەتێکی دیکەی ناحکوومەت. هیچ جۆرە لێبوردنێک بەرامبەر کەمتەرخەمی هەڵا یان شکاندنی یاسا نابێت. هەر کەسێک هەوڵ بدات دەست بۆ سامانی گشتی درێژ بکات لە بەردەم یاسادا بەرپرسیار دەبێت. شكرا جزيلا لكم دكتور مصطفى نزار العاني وزير التجارة العراقي، كنت معنا في واشنطن ومتحدثا لصوت أمريكا. أهلا بك. شكرا لهذه الفرصة. مع السلامة. شكرا جزيلا. مع السلامة.